مولایکۆ پەلاماریە کوردستانیانە کەس هەبوو پشتی بەرنەکەوێت کەس هەبوو ها ماڵی ئێران نەبێت لێنە کوژراوێ ماڵی تا بەلایەنەوە تاڵان کراوە ڕاستیکردنەکەوێتژێنەوەی دایکیشەی دایکانە جەجیان بسووتی و مڵاڵی فەوتی و تووشی ئینفارلەوە داوە 4 ساڵ 5 ساڵ نابێت یەزیدیەکانەوە مەکو دایکانی ئاشتی لە شکسپی پەیامی سەرەکیمان ئێمە ئاشتیە یعنی کە ماڵی دایکانی ئاشتی یعنی ئەمانەوێت ئێمە هەموو ئاشتی خوازی نومان ئاشتی بەرقەرار بێ لەبەرەوە پەیامی سەرەکیمان ئێمە بۆ هەموو لایەک چیە بەرقەراربوونی ئاشتیە لە کوردستانەکەمانە و لە هەرێمەکەمانە لەبەرەوەی طبعاً ئێمە هەموو لایەک ئاشکرا لە هەمومان کە بارودۆخی کوردستان بەڕاستی لە دۆخێکی مەترسیدارایە هەموو هێزەکان یعنی ئەوە نییە بڵێن پەیامی نادروست ئێن بە یەکترا لەبەرەوە ئێمە ئەمانەوێ بۆ ئەوەی بە هەموو لایەنەکان بڵین کە ئیتر بەڕاستی کوردستان تەحملی لەوە زیاتر ناکە باردوخێکی زۆر ناخۆش و مەترسیدارمان هەیە ئەمانەوێ ئاشتی بەرقەرار بێ ئەمانەوێ ئەمن و ئاسایش بێ ئەمانەوەی تر ڕۆڵەی کەس نەکوژرێ جەرگی هیچ دایکێک نەسووتێ ئێمە وەکو دایکان بەڕاستی ئەمانەوێ ئیتر خەمی لە خەمی ڕۆڵەکانمانین ڕۆڵەی کورد بێت ڕۆڵەی هەچ لایەک بێ ئێمە گوێ نایەنێ لەبەرەوەی ئێ ماڵی کاڵین دایکی ئاشتی دایکی هەموو ڕۆڵەکانی کوردین لە هەر چوار پارچەی کوردستانە ئێمە کە خەمی هەر هەمومانە لەبەرەوە ئێمەمانەوێ ئیتر هێزەکان بەرامبەر یەک نەوەسن لایەنەکان ئاشتی لە نێوانیانە بێ و هەروەها ئێمە پەیامی کەشمان هەیە کە هەموو ئێمە سەردانی هەموو لایەنەکانەکەین بەڕاستی ئێمە داوا لە یەکەم کەس لە لایەنە سیاسیانەکانەکەین بۆ ئەوەی ئەوان ئاشتی بنەوە بۆ یەک ڕیز بن بۆی برایانە تەعامل لەگەڵ یەکتر بکەن نەک دژ بە یەک بن ئێمە چۆنێک بێ ئەبێ ئەم هەرێمە بپارێزین بە هەر هەموو لایەنەکانەوە ئەرکی سەرەکی هەر هەموو لایەنە سیاسیەکانە کەواتە ئێمە بێ هەر هەمومان هەوڵ بین بۆ ڕێخستنی ماڵی کورد و هەڵوێست و یەک دەنگ بین ئێمە بە پێی ئەوەی کە دەستگای شەهیدان شەهیدە خۆ بەناوی خۆیەتی یعنی شەهیدانن بەڕاستی ئێمەترمانەوێ ژمارەی شەهیدەکانمان لە هەڵکشانانە بێ یعنی ئێمەمانەوێتتر شەهید بەس بێ یعنی کورد ڕووبارێک خوێنی یاوە یعنی ئەوەی ڕۆڵەکانمان شەهید بوو لەبەر ئێمەتەمانەوێ ڕۆڵەکانمان شەهید نەبێ ئەمانەوێ ئاشتی بەرقەرار بێ ئەمانەوێ ئیتر لایەنەکان برایانە دەست بخەنە دەستی یەک بۆ پاراستنی ئەم هەرێمی کوردستانە.